نوێترین زانیاری لەبارەی موچەی فەرمانبەران ئاشکرا دەکرێت. ڕێوشکارێکی مەکتەبی سیاسی یەکێتی دەڵێت کاندیدمان بۆ پۆستی سەرۆکۆمار تەنها بەرهەم ساڵحە و هیچ بەدیلێکمان نییە. ڕێکەوتنی پارتی و هێزە عێراقیەکان ژمارەیەک ماڵی ئاوەری کورد سەرگەردان دەکات. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکە. عمەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات دە بۆ حکوومەتی هەرێم لە ڕۆژی 1/1/2022 کۆتایی بە دابەشکردنی موچەی مانگی 12 ساڵی 2021 بێنێت. بەڵام ئەوە 9 ڕۆژ تێپەڕیوە و تا ئێستا نیوەی وەزارەت و دەستەکان موچەیان وەرنەگرتووە. لەو ڕۆژەوە چەند ڕاستیەک ئاشکرا دەکات. دەژڵێت بۆ بەرچاوڕوونی هاوڵاتیان ئەم ڕاستیانە دەخەمە ڕوو. داهاتی حکوومەت لە مانگی 12 ساڵی ڕابردوو بەپێی زانیاریەکانی حکوومەت خۆی بەم جۆرەیە. نەوت بڕی 512 ملیار دینار و لە گومەرگیش 150 ملیار دینار بووە. هەروەها لە باج 50 ملیار دینار و لە ڕسوماتیش 100 ملیار و لە هاوکاری هاوپەیمانان 26 ملیار بووە. کۆی گشتی داهاتی مانگی 12 ساڵی 2021 بەبێ بەغدا و بەبێ ژمارەکانی حکوومەت خۆی بریتیە لە 832 ملیار دینار کە لە کاتی تردا سەلماندوومانە. ئەمەش هەموو داهاتی ڕاستەقینە نییە. بە بڕوای ئەندامەکەی لیژنەی دارایی حکوومەت دەتوانێت بە داهاتەکانی نەوت و ناوخۆ موچەی سەرجەم وەزارەت و چین و توێژەکان دابەش بکات و چاوەڕێی 200 ملیاری بەغدا نەکات ئەگەر هەموو ئەم پارانە بگەڕێنەوە خەزێنەی گشتی و وەزارەتی دارایی. عمەر گوڵبی ئەوەشی نووسیوە زۆر بەڕوونی دیارە کە قوت و موچەی خەڵک بۆتە قوربانی ناکۆکی و ململانێ سیاسیەکانی نێوان هەردوو حیزبی دەسەڵات. یەکێک لە بەڵێنە زەقەکانی کابینەی نوێی حکوومەتیش ئەوە بووە کە لە 25 هەموو مانگێک دەست بە دابەشکردنی موچە دەکەن و لە یەکی مانگ کۆتایی پێدێنن. پێویستە حکوومەت ڕوونکردنەوە بدات بە خەڵک لەسەر جێبەجێ نەکردنی ئەم بچووکترین بەڵێنەی خۆی. ڕێزان شێخ دلێر ڕاوێژکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرنامەیەکی تایبەتی شارپرێسدا ڕایگەیاند دوای ئەوەی کە دوێنێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕوویدا کە پارتی لە بەغدا لە پشت یەکێتیەوە ڕێکەوتنی لەگەڵ بەشێک لە سوننەکان و سەدرریەکان ئەنجامدا. بۆیە دوای ئەمە دەبێت مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دانیشتنی خۆی ئەنجام بدات و بەرنامەکانی خۆی دابڕێژێتەوە کە ماوەی 15 ڕۆژ ماوە بۆ ئەوەی سەرۆکۆمار هەڵبژێردێت و یەکێتی ئەو پۆستە بەدەستبێنێت. ڕێزان شێخ دلێر وتیشی کە تا ئێستا کاندیدیان بۆ پۆستی سەرۆکۆمار بەرهەم ساڵحە بەڵام نازانرێت بارودۆخ چی دەهێنێت. سەبارەت بە پارتی دیموکراتی کوردستان دەڵێت ئێمە لەگەڵ پارتی نەگەشتونەتە بنبەست. ڕەنگە ئەوانیش بیانی خۆیان هەبێت بۆ ئەو ڕێکەوتنەی بەبێ یەکێتی کردویانە. باسی لەوەش کرد یەکێتی دەنگی بە سەرۆکی پەرلەمان و جێگرەکانیان نەداوە. قورسە داوا لە ئەوان بکرێت دەنگ بە کاندیدی یەکێتی بدەن بۆ پۆستی سەرۆکۆمار دەبێت ڕێگە چارەی دیکە تاقی بکرێتەوە. بەرپرسێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان ڕایدەگەێنێت ئەوان وەک پارتی هیچ کاندیدێکیان بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق نابێت. دەژڵێت دەبێت پابند بین و مەغرور نەبین شتی تریژ ماوە. هۆشیار زێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی میدیا حیزبەکەیەوە ڕایگەیاند دوای سەرکەوتنی کاندیدی پارتی بۆ دەستەی سەرۆکاتی پەرلەمان دەبێت پابند بین و مەغرور نەبین چونکە شتی دیکەش ماوە. زێباری لە بەغداوە سەبارەت بە بوونی کاندیدی پارتی بۆ پۆستی سەرۆکۆمار ئاشکرای کرد نەخێر کاندیدمان نابێت و بۆ ئەو بابەتەش لەگەڵ لایەنەکان قسە دەکەین. جەختیشی کردوێتەوە دوای دانیشتنی یەکەمی پەرلەمان شتی تریژ ماوە. دەبێت هاوکار بین ئاگامان لە یەکتر بێت پابند بین و مەغرور نەبین و لەگەڵ لایەنە کوردستانیەکانیش هاوکار و هەماهەنگ بین. ماوەی چەند مانگێکە داوای چۆڵکردن لە ژمارەیەک ماڵی ئاوارە بە بیانووی پاراستنی ئەمنیەتی بینایی نوێی بارەگای ژووری ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق لە کەرکووک کراوە. شارپرێز ئەوەی زانیوە ئەو بیانوە بۆ ڕێکەوتنی نێوان پارتی و هێزە ئەمنیەکان دەگەڕێتەوە کە پارتی دەیەوێت شوێنەکەی لە کەرکووک وەربگرێتەوە و زانراویشە بەشێک لە هێزەکانی ئاسایشی خۆی بۆ شارەکە گێڕاوەتەوە. ئەو ماڵانە کە سەرجەمیان لە سەردەمی ڕژەمی باسە و ئاواری هەرێمی کوردستان بوون و لە دوای ساڵی 2023 گەڕاونەتەوە شاری کەرکووک و کە سوکاری شەهیدن لە نێو خانوویەکدا دەژین لە گەڕەکی کوردستانی شاری کەرکووک. ئەو خانوەی ئەو ژمارە خێزانەی تیادا دەژین دەکەوێتە تەنیشت بینای ئاسایشی کۆنی پارتی کە ئەو بینایە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە بەدەست هێزەکانی لیوای 61 سەر بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوەیە و لە ئێستاشدا ئامادەکاری دەکرێت بۆ گواستنەوەی بارەگای ژووری ئۆپەراسیۆنە هەڵبەشەکان بۆ ئەو بینایە.
بەپی زانیاریەکانی شارپرێس پارتی و حکوومەتی عێراق ڕێکەوتون و بە جۆرەی ڕێکەوتنەکە بۆ ماوەیەک بارگای ژووری ئۆپەراسیۆنە هەڵبەشەکانی عێراق لە کەرکووک دەگوازرێتەوە بۆ بینەی ئاسایشی پارتی لە گەڕێکی کوردستان و پاش ئەو ماوەیەش بە شێوەیەکی هەمیشەیی لە سەربازگەی کەیوەن جێگیر دەکرێت. شارپرێس زانیاری وردی دەستکەوتووە بەشێک لە هێزەکانی ئاسایشی پارتی گەڕاونەتەوە کەرکووک لە بینەی سەرکردایەتیدا دەوام دەکات. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.